بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا یەکەم ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ڕۆژی شەممە کۆمەڵە یاری بەهێز لە نێو خولەکانی ئەوروپا بەڕێوە چوو. ئەمڕۆژ چەند یاریی تایبەتمەند درێژەیان دەبێت بە تایبەتی ڕۆبەڕۆبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید و خیتافی بەرشەلۆنە و لیگانیس کە دوو یاری تایبەتن بە تەوری ئەمڕۆکە قسەی لەسەرکەم و یاریی گرنگیشمان هەیە کە دێربی شاری مانچستەرە، دوو تیپی بریندار، دوو تیپی سەر لێ شێواوی وەرزی ئەمساڵ، دوو تیپی ئەنجام خراپی وەرزی ئەمساڵ، دوو تیپی گەورەی ئینگڵاند، دوو تیپی گەورەی پڕڕکابەری، دوو تیپی خاوەن نازناوی چامپیۆنز لیگ، چونکە ئێوە دەزانن لە تۆپی پێدا دوو شار هەن هەردوویانەکەی خاوەنی نازناوی چامپیۆنز لیگن. یەکەمیان شاری میلان و ئیتالیایە کە هەریەکە لە ئینتەر و میلان براوی نازناوی چامپیۆنز لیگن، دووەمینیشیان شاری مانچستەرە لە ئینگڵتەرا کە بەو نازناوی سیتی بردیەوە، هەردوویانی مانچستەر یونایتد و مانچستەر سیتین. ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوە گرنگەشمان هەیە. لە ئەنجامەکانی دوێنش کۆمەڵێ بابەتی زۆر هەیە قسەی لەسەر بکەین و لەسەر ڕکابەری لیگە بە تایبەتی ئەمەوێت تەرکیز بکەم، پرسیار بکەین پاش تێپەڕبوونی 15-16 هەفتە ئایا ڕکابەری لیگە هەر وەک ساڵانی ڕابردوو تەنها ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنن، یا ئەم ساڵ تیپێکی دیکەمان هەیە کە ئەوێت گورز بە ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە بوەشێنێ، گورزیان لێ بوەشێنێ و ئەوێت ڕکابەریکی ڕاستەقینە بکات لەسەر بردنەوەی نازناوەکە کە ئەویش یانەی ئەتلێتیکۆ مەدریدە. جا سەرەتا من بە سەیەک دەست پێ دەکەم بۆەوەی کە هەمووان لی دڵنیابن لەو قسانەی کە لەسەر حەکەمەکرێ و لەسەرەوەی تیپێ تاوانبارەکرێ و لەسەرەوەی یەکرێ. تەنها یەک قسە دەکەم بەشکە بزانن ئێوە لەم شتە تێ بگەن و بزانن کە چەند بێسەروبەرە ئەم قسانەی دەکرێت. بۆ نمونە ئێمە تیپێکمان هەیە هەمیشە بەوە ناسراوە، یا بۆ نمونە وا ئەڵێن ڕیاڵ مەدرید لە ئیسپانیا وای بۆکرێ تەواوە سەر و سەرچاوم کۆمەڵی حاڵەتی زۆر هەن، بۆ ڕیاڵ هەیە، بۆ بەرشلۆن هەیە، بۆ ئەتلێتیکۆ کۆمەڵی حاڵەتی زۆرێ. بەڵام با بە گریمانەی داینین ئێستا ئەگەر تۆخی بکەینەوانێ بە تایبەت شەوی ڕابردوو حاڵەتێک ڕوویدا، حاڵەتی ڤینیسیۆس جۆنیۆر کە لەگەڵ بێلنگامە کە بێلنگامیش قاچی بەرزەکاتەوانێ و یەکەم ئەرقەلایەکە و دواتریش قاچی یاریزانەکەی ڕایۆ ڤالیکانۆش بەریەکرێت. تەمان حاڵەتەکە من پێتام بڵێم حاڵەتەکە زۆر بەلای منەوە زۆر ئاسایی هیچ لێدانی سزایتیانە، چونکە بۆ یەکەم جار قاچی بیلینگامی بەرەکەوێت، ئەرقەلەکە لە بیلینگام و دەست پێکات دوایەوە ئەرقەلا بێتە ئەولا. بۆیە حاڵەتەکە لای من ئاساییە بە هیچ جۆرێک لێدانی سزانیە، با دوای قسەکە بە لاڕێیان نەبرێ. بەڵام دەمەوێت چیت پێ بڵێ تۆ دیت تاوانبارەکەی بۆی کە هەموو حەکەمەکانی ئیسپانیا بەم جۆرە. بەڵام من نمونونەکەت پێڵم لەوەی کە ئەگەر مەبەستێک هەبێ لە ئارادا، ئەگەر ئەوەی کە تۆ باسیەکەی، ئەوەی تۆ بە هاوڕێکان تێڵی، ئەوەی تۆ بەکارێنی بۆی بینەری پێڵ خەڵەتێنی بۆی ینی خەڵکی پێچەواشەکەی بۆی کە برادەرەکانتی پێی زاچکەی، ئەبێ لەم حاڵەتەیە لێدانی سزا بۆ ڕیاڵ مەدرید بژیرێ. بۆ لەوەی حەکەم لەگەڵ ئەوانە ئەبوایە یەکسەر لێدان تەنانەت ڕانەری ڕایۆ ڤالیکانۆ ژەڵێ منوتم ناوژیان فیکەی لێدانی سزا لێ دەدات. خۆ ئەگەر لێشی باە قاچێویشی بەرەکەوێ بیانوکی دەستەکەوێ، بەڵام دادپەروەرێکە چی بوو لەوەیە کە لە لێدانی سزانیە. ئەگەر تیپێک لایەنگر بێ و یارمەتی دراو بێ دەبێت لەوەیە لێدانی سزای بۆ ژمار کرد، چونکە بەقەی هەموو دنیا ڕیاڵ مەدرید پێویستی بەو یاریە بوو بۆی لە لووتکەی ڕیزمەندیش بێ بە کاتیش بێ بیگرێ لە سێوسەیە بوو، بەقەی هەموو دنیا بیستی بەم یاریە بوو. ئەی بۆ لێدانە سزاکە نەگیرە؟ ئەو وەڵامێک بێ بۆ ئێوە بۆی کە لە یادتان نەچێت کە لە یاریی تر بۆ تیپێکی تر بۆم لا خۆی مام ساڵیش بەرشلۆنە و سێڵتاڤیگۆ و کۆمەڵ یاریترمانە بۆ حاڵەتی گوماناوی تیا بوو، وەکو چۆنەوەی ڕیاڵ و خیتافیش پەناتێگەی ڕۆدیگەر حاڵەتێکی گوماناویە، بۆ ئەوانیش حاڵەتی گوماناویمانە بۆ ڕیاڵ مەدریدیش ئەم شەو ئەگەر مەبەستەکە هەبێ ئەوە لێدانی سزا بگیرێ، وەکو چۆنەوەی لێڤەرپۆڵ ئەم شەو دیۆپ کارتی سوور وەرناگرێ، دیۆپ کارتی سوور وەرناگرێ کە حاڵەتێکە لێدانێکەدا لە ڕۆبرتسۆن زۆر بەوازەحی، بەڵام لەم لاوە ڕۆبرتسۆن لە هاری وڵسۆن دەدا ڕۆبرتسۆن ڕاستەوخۆ کارتی سوور وەردەگرێت. زۆر بڕیارێکی بەخێرا. من پێم وتن بەرشلۆنە لە چامپیۆنز لیگە کۆمەڵە حاڵەتی زۆر قورس بەرامبەر بەرشلۆنە بڕیارێ ئاساییە بڵێ کارتی سوورە. بۆ نمونە
کارتە سوورەکەی وەرزی ڕابردووی ئاراوخۆ بەرامبەر بە پاریس سەن جێرمان یعنی یازم داوەر زۆر جەری یەکسەر کارتی سووریە ئەم ساڵ مۆناکۆ ئەوەی گارسیا لەگەڵ مۆناکۆیە یەکسەر وتی کارتی سوور ئەم حاڵەتانە زۆر قرسن تو یەکسەرەڵی کارتی سوور کاکە وەڵا بەڤاریش قەراری کارتی سوور یعنی ئەمە واد لێکە تۆ گومانێ بەری بۆی کە ئەم داوەرە عنی مەبەستی بێ بۆ بەرشەلۆنە من خۆم بۆیە کە ڕاستە خۆمەڵە کارتی سوور ئەوەی دیۆپ گەڕا دوای زەردێکیشیە ئەو شەوی ڕابردووی فڵام و لیڤەرپۆڵ کەچی بۆ ڕۆبەرتسۆن ڕاستەوخۆتی کارتی سوور من ناحەقتان ناگرم لەم حاڵەتانەیە گومان بەرن وەکوی چۆن دەڤید کوچیشمان بینی دوور خراو لە داوەری ئینگلتەرا بەڵام ئێمە لە ئیسپانیا نابینین بڵێن داوەرێ دوور خراوەتەوە لەسەری بۆ ڕیال مەدریدی کۆکە بینیمان پاریژ مانزانۆ بێلینگام ئۆڤەرەکە کرا سەرەکە لێیرا سەرەکەی بێلینگام لە یاری ڤالێنسیا چووە گۆڵەوە بەڵام مانزانۆ یارەکەی تاو کردی حاڵەتێکی یاسایە خۆ قانونی خۆ گەرمەبەستی بۆ یارەکەی تاو ناکردی با بڕاتە گۆڵەوە ئەمە تەنها ڕوونکردنەوەی کە خۆتان زانینتان چەندین حاڵەتی ڕاکێشان و کارتی زەردیژە بوو داوەر لە یارەکە نەی داوەرزان بەڵام بەرحاڵ ڕیال مەدرید جارێکی دیکە کەوتە داوی یەکسانی بەرامبەر بە ڕایۆ ڤالیکانۆ کە ڕۆژی چوارشەمە ژیاری کۆتایە دەچمە سەر خولی ئیسپانی بزانین پرسیار بکەین ئایا ئەمساڵ ڕکابەری خولی ئیسپانی تەنها ڕیال مەدرید و بەرشەلۆنەن ئایا تیپەکەی سیمیۆنی تیپێکی ئامادە و دروست بووە یاخودەوە تا تەنها باوگژێم دا یانزەیاریە کە لەسەر یەک سەرکەوتنیان تۆمار کردووە من حەز دەگەم لە ئەتلێتیکۆ مەدریدەوە لەبەری ڕکابەری بەرشۆنە و ڕیال مەدرید زۆرمان باس کردەوە سووریش دەزانین تا کۆتایی ڕیال مەدرید و بەرشۆنە ساڵ ڕکابەری لەسەر بردننی نازناوی لیگە دەکەن بەڵام حەز دەکەم پەیوەستی کەمەوە بە ئەتلێتیکۆ مەدرید باسێک لە ئەتلێتیکۆ مەدرید کەم طبعاً ئەگەر ئێمە بینە سەر پێکهاتەی ئەتلێتیکۆ مەدرید کۆمەڵی خاڵی جیاوازی ئەتلێتیکۆ مەدرید خاڵی یەکەم کە لە ئەتلێتیکۆ مەدریددا جیاوازە دامەزراوەیی ئەم تیپەیە بەردەوامی ئەم تیپەیە پێکەوە واتە کارلێکی یاریزانەکان و بەردەوامبوونی یاریزانەکان لە نمونە خێمینێزی بەرگریکە لە نمونە ئۆبلاکی گۆڵپارێز لە نمونە سیمیۆنی ڕاهێنەر لە نمونە ئەنتوان گریزمان یعنی کۆمەڵە لە نمونە پشتپێبەستنی یاریزانە لاوەکانی ئەکادمیای ئەتلێتیکۆ مەدرید لە نمونە باریۆز لە نمونە ڕیکێلمی لە نمونە جولیانۆ سیمیۆنی کوڕی دیۆگۆ سیمیۆنی و بەهێزکردنی پێگاتەیەکەیە بەو یاریزانانەی کە زەروریەتی تیپەکە یعنیەوە چەند ساڵە دیپاولیش لەگەڵم تیپای بەردەوامە بەبێ هیچ کێشەیە لینۆ لەگەڵم تیپای بەردەوامە بەبێ هیچ کێشەیە ئەکسەلڤێتسل لەگەڵم تیپای بەردەوامە بۆ چەند ساڵێکە مۆلینا ینی مەبەستم لێ چییە من لەم حاڵەتە باسی ئەتلێتیکۆ مەدرید کەم ئەتلێتیکۆ مەدرید تیپێکە کۆمەڵی یاریزان یا کۆمەڵێ ناون پێکەوە بەردەوامیەکیان هەیە و کۆمەڵی خاڵی جیاواز لە ئەتلێتیکۆ مەدریددا هەیە کە پێویستە کا قسەی لەسەرکەین پارێزگاریکردن لە ئەستێرەکانی تیپەکە واتە لە 3-4 ساڵی ڕابردوو کێ بوون ئەستێرەکانی ئەتلێتیکۆ مەدرید پارێزگاری لێکراوە لە پێگاتەکەیە هێڵراوەتەوە مە خاڵی یەکەم خاڵی دووەم پشتبەستن بە ئەکادیمیای لاوانی یانەکە و سەرخستنی کۆمەڵی یاریزانی لاو کە سوود بە تیپەکە دەگەێنن ئەو یۆرەنتیشمان بیر نەچێکە لە ڕیال مەدریدەوە هاتەم تیپەوە چەند دامەزرا و چەند ساڵە لەگەڵ ئەم تیپای خزمەتێکی بەرچاوەکە کە خاڵی دووەم پشتپێبەستنی یاریزان لاوەکانە کە دەبینن ڕیکێلمی و باریۆس و سیمیۆنی و کۆمەڵی یاریزانی لاون پشت خاڵی سێم کە خاڵێکی بەهێزە جگە لە پارێزگاریکردن جگە لە پشتبەستن بە یاریزان لاوەکان هێنانی یاریزانی شیاوە بۆ شوێنی شاو لە نمونە وەکو هێرشبەر سۆرلۆسی نەرویجی لە وەرزی ڕابردوو لە ڤیاڕیال کە بۆ شوێنگرەوەی جاکسن نیکۆلاس جاکسن کە پەیوەندی بە چێلسیەوە کرد توانی بەرزترین ئاسی خۆی پێشکەش بکات لەگەڵ ڤیاڕیاڵە و توانی یەکێک بێت لە گۆڵکارەکانی خولی ئیسپانی بۆیە سیمۆنی هاتووە یا بۆ نمونە ئەتلێتیکۆ مەدرید هاتووە تیپێکی یا یاریزانێکی هێناوە کە ئەزمونێکی باشی لە خولی ئیسپانیا هەیە ئەزمونێکی باشی لەوەی کە گۆڵکارێکی باشە لە خولی ئیسپانیا بۆیە هاتووە گرێبەستی لەگەڵم هێرشبەرەیە واژوو کردو بۆ بەهێزکردنی تیپەکەی ئەمەش خاڵێکی بەهێزە هاتووە گرێبەستی لەگەڵ جولیان ئەلڤارێزدا کردووە کە جولیان ئەلڤارێز هەمومان دەزانین لە مۆندیالە چ ڕۆڵێکی کاریگەری بۆ ئەرجەنتین جێڕی هاوڕێ لەگەڵ مەسی و یاریزانەکانی تری هاوڕێی و لە مانچستەر سیتی وەرزی ڕابردوو لە هەموو پێکانی دیبڕۆینە گواردیۆلا لە چەند مەرکەزیاری بە جولیان ئەلڤارێز کرد کەواتە هاتووە
یەکێک لە باشترین هێرشبەرە وەهمیەکانی هێناوە لە تیپەکەیە کاری پێدەکە. ئەمە جگە لە بوونی گریزمانش لە تیپەکەی کە هاتووی ئیزافی جولیان ئەلڤارێزی بۆم تیپە کردووە کە هەمومان مواسەفاتی ئەلڤارێز دەزانی، هەمومان توانەکانی ئەلڤارێز دەزانی، هەمومان کارامەیەکانی ئەلڤارێز دەزانین چۆنە. ئەمە ئیزافەیەکی تر. ئیزافەیەکی دیکە لە ناوەندە، کێشەی ناوەند، کێشەی ساڵنەگوێز، کێشەی تەمەنکردنی کوچی هاتووە یاریزانی چیەناوە کە لە ناوەندە چەند ساڵێکە ئەزمموی هەیە. بە تایبەتی ڕاستە کالاگەر لە چێلسیا وەکو پێویست دەرنەکەوت، بەڵام کالاگەر لە چێلسیاکە وەکو پێویست دەرنەکەوتووە. ئێنەمە نمونەیەکی تری کالاگەرمان هەیە و جگە لەوش لە چێلسیا گۆڕانکاری لە شێواز یاریکردنا هەبوو کە ڕەتێک کالاگەر ژمارە 6 بوو، کە ڕەتێ ژمارە 8 بوو. بەڵام ئێمە نمونەی کالاگەری کریستال پاڵاسمان هەیە کە چ ڕۆڵێکی کاریگەر و چی یاریزانێکی باش بووە لە ناوەندە. ئێستا وەرن ئێوە پێم بڵێن چ دوانەیەکی ناوەند بە سابتی، ئەڵێم دوانەی ناوەند هێندەی کالاگەر و دیپاڵ لە ئیسپانیا دامەزراون، لە ئیسپانیا لێک تێگەیشتون، لە ئیسپانیا بە ئاسێکی بەرز پێشکەشەکە. چونکە دوانە کە تۆ دەڵی دوانەیە ئەنێ بێت دوان من کە بە بەرداوامی یاریانە بێ و بە بەرداوامی پێکەواسێکی بەرز پێشکەش بن. من بڕوام وایە هیچ دوانەیەک لە ئیسپانیا لە هێڵی ناوەندا هێندەی کالاگەر و ڕۆدریگۆ دیپاول بەهێز نین، کاریگەر نین و ڕۆڵیان نیە لە تیپەکانیانە. کەواتە بەم هەڵسەنگاندانە و بوون و سیمۆنیش لە پشتی یاریزانەکان و لەسەر کورسی یەدەگو لەسەر لە پلانی ڕانەراتی من پێت دەڵێم ئەتلەتیکۆ مەدریت ئەمساڵ یەکێکە لە تیپە ڕکابەرەکان بە تایبەت ئەم خاڵە هەیە بۆی ئێستا باسی ئەتلەتیکۆ مەدریت دەکەم، چونکە من حەزم لی نییە باسی ئەوە بکەم کە ڕووی داوە بێمەوە بژێڕمەوە. ینی من وەرزی ڕابردووش پێم وتم لێڤەرپۆڵ و چێلسی دوو مەترسیدارترین تیپی ئینگڵتەرا دەبن. چێلسی درەنگ کەوتە سەرسکە، ئەو پۆچتینۆ بۆی نەکرا. ڕاستە من ناڵێم، من تەوەقوعەکەی وەرزی ڕابردووم هەڵە بوو بۆ ئەنجامەکانی وەرزی ڕابردوو، بەڵام دەبینیتان لەو چێلسیە خراپەوانێ ڕاستەوخۆ لە وەرزی ئەم ساڵە ئەم دوو تیپێسە بوونەتە بێسترینی ئینگڵتەرا. یعنی من پەلەم کرد لە ئەم هەڵسەنگاندنەی لێڤەرپۆڵ و چێلسی، لەبەرەوەی من حەزم لە قسەکردنی پێشوەختەیە، حەزم لە هەڵسەنگاندنی پێشوەختەیە. ناڵێم ئەمە هەرە قسەی پاری منەوە ڕازگەڕاوە لەوەی کە لە وەرزێمە نە، بەڵام مەبەستم لە چێ مەبەستم لەو دووربینیە کە تۆ لە تیپا دەیبینی کە من سەیری پێگاتی وەرزی ڕابردووی چێلسی بکەم و سەیری لێڤەرپۆڵم کرد، دەمزانی ئەم دوو تیپە دێنە سەر ڕێگەیەکی ڕاست، دەمزانی ئەم دوو تیپە بەرەو هەنگاوی گەورە ڕۆن. لە کاتێکە لە وەرزی ڕابردووترە کە من ئەو باسم بۆ لێڤەرپۆڵ و چێلسی کردووە، لێڤەرپۆڵ نەگەیشتۆتە پاڵەوانێتی چامپیۆنز لیگ واتە لە چوارپلەکەی پێشەوەی پریمەر لیگ نەبووە و چێلسی بەشداری هیچ پاڵەوانێتیی ئەوروپیشی نەکردووە. بەڵام من کەورد بوومەوە لە پێگاتە و لە تیمەکان دەمزانی چێلسی لێڤەرپۆڵ بە بۆ ئەتلێتیکۆ مەدریدیش ئێستا من ڕاستە تاقیکردنەوەی بەرشەلۆنا بەڵگەیە لە سەرم تیپە، بەڵام من چەند یاریەکە سەیری ئەتلێتیکۆ مەدرید دەکەم لەبەری لە ڕکابەری خولی ئیسپانیا خۆمان یەکلاکەینەوە. ئایا هەر ڕیال مەدرید و بەرشەلۆنای ئەتلێتیکۆ مەدریدن، بەڵام من بڕوام وایە لە وەرزی ئەم ساڵ ئەتلێتیکۆ مەدرید ڕکابەرێکی ڕاستەقینەی بردنەوەی نازناوی لیگێ و هەوڵێکی تەواو دەدات تا ئەوەی ئەم ساڵ بتوانێت ئەو نازناوە لەسەر حسابی ڕیال مەدرید یاخود بەرشەلۆنا دەستەبەر بکەوە بیکاتە دەستکەوتیشی خۆی و دەستپێکی بەرنامەکەم بۆ بوو کە بە بڕوای محەممەد ئەتلێتیکۆ مەدرید ئەم ساڵ تیپێکە و یەکێکە لە بەربژێرە بەهێزەکان بۆ بردنەوەی نازناوی لیگا. ئەگەر بە پێم دۆخە ژوەری گرین 35 ڕیال و 35 بەرشەلۆنە و ئەتوانین بڵین سی ئەتلێتیکۆ مەدرید یاخود دەتوانین بە ڕێژەی جیاواز جاریکەی بڵین 33 بەرشلۆنە و 33 ڕیال مەدرید و 33 ئەتلێتیکۆ مەدرید و 100 بۆ تیپەکانی تر. ینی بە هەموم جۆرانە توانین بە پێی وردبوونەوەم لە ئەتلێتیکۆ مەدرید من ئەم گەشتبینیم هەیە بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید و پێم وایە یەکێکە لە تیپە بەهێزەکان. سەبارەت بە بەرشەلۆنا ئەم شەو یاریکی گرنگی هەیە بەرشەلۆنا کە ڕاستە لیگانێس لە ئاسی بەرشەلۆنە دانێ، ڕاستە تیپێک نییە کە ڕکابەری بەرشەلۆنە بێ، بەڵام ساتەکە بۆ بەرشەلۆنە گرنگە، بردنەوەی میارێ گرنگە بە تایبەتی دوای بردنەوەکەی دۆرتمۆند
و ئامادەکاریە بە باشترین شێوە بۆ یاری ئەتلێتیکۆ مەدرید کە بەرشلۆنە بە کەمترین زیانەوە لەم یاریە بێتە دەر بە ئاسانترین شێوە سەرکەوتن بنووسێتەوە باشترین شێوە ئامادەکاری بکاتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید چونکە یاری ئەتلێتیکۆ مەدرید دەبێتە یاری وەرزی بەرشلۆنە هێندەی یاری کلاسیکۆ گرنگی دەبێت ڕاستە بەرشلۆنە دەرەنجامی باشی بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید هەیە لە یاریەکانیان بەرامبەریان بەڵام ئەتلێتیکۆ مەدرید یەم ساڵ دۆخێکی جیاوازتر ئەتلێتیکۆ مەدرید یەم ساڵ ئامانجێکی جیاوازتری هەیە ئەتلێتیکۆ مەدرید یەم ساڵ ئەنجامەکانی پێمانەڵێ کە تمۆحێکی زیاتر لەم یاریزانانە و لەم تیپەدایە پێشبینی دەکرێت فلێک ئەمڕۆ پشوو بە کۆمەڵێک یاریزاندا لەبەری سەرنجی لە سەریارەکەی ئەتلێتیکۆیە و زۆر گرنگە کە بەرشەلۆنە ئەم هەلە لە دەست نەداتەوەکو یاری پێشوش بەرامبەر بە ڕیال بیتس لە دەستیدا و یاریەکانی تریش کۆمەڵە یاری خاڵی باشی لە دەستدا چونکە ڕکابەرەکە زۆر سەخت دەبێت و هەموو تیپەکانیش خاڵی دیکە لە دەستەدەن لەسەر یەکسانبوونەکەی ڕیال مەدرید هاوڕێیانی ئەزیزم بۆ 100 بارە و بۆ چەند بارە من پێتان ئەڵێمەوە خاڵ لە دەستدانی تیپە گەورەکان لە وەرزی ئەم ساڵە دۆخێکی یاسایی تیپ نییە خاڵی لە دەست نابێت ئەو بار لە ئەڵمانیاش خاڵی لە دەستدا لە چامپیۆنزیگیش خاڵی لە دەستدا پاریس سەن ژەرمەن لە چامپیۆنزیگ و لە خولی فەڕەنسی خاڵی لە دەستدا لیڤەرپوڵ لە پریمەر لیگ خاڵی لە دەستدا یۆڤانتۆس ناپۆلی ئەتلانتا خاڵیان لە دەستداوە لە چامپیۆنزیگیش و لە خولەکانیشە لە ئیسپانیا بەرشەلۆنە خاڵی لە دەستداوە ڕیال مەدریدیش لە دەستیاوە ئەتلێتیکۆ مەدرید لە دەستیاوە مادام شتێکی گشتگیر هەیە شتێکی گشتگیرە تۆ نابێ بۆ ئەنجامێت تیپێک تاوانبارکەی نابێ بۆ ئەنجامی هەڵسەنگاندن بۆ تیپێ بکەیت ئەمە نادادپەروەریە چونکە بۆ ئەم ڤایرۆسە ئەم نەخۆشیە ئەم خاڵە دەستدانە جیهانیە بۆ هەموو تیپەکانە بەبێ جیاوازی مانچستەر سیتی لە وەرزێکە یعنی لە تەواوی وەرزێکە ئەگەر مانچستەر سیتی بووتە لە دە یاریە ناباتەوە بەچی بە چامپیۆنز لیگ و بە خولەکانی بەشداری تیاگر و بە هەمووی ئێستا لە ناوەڕاستی مانگی دوانزاین مانچستەر سیتی لە دە یاریەیەک یاری بردووە تۆم دە یاریە خیر کە ئەمە جگەلەوەی پێشتریش خاڵی لە دەستداوە یەکسانبوونی هەبووە پێشتریش خاڵی لە دەستداوە یەکسانبوونی تریشیە بۆ لە دەستپێکی چامپیۆنز لیگ ئەمە جگە لەوانەی تر من بەس باسی دە یاری ڕابردووت بۆکەم کەواتە دەبێ بیتەوە سەرە و قسەی کە دۆخی تۆپی پێ لە دۆخێکی نەئاساییە و ڕاهاتنیەوێ لەگەڵ یاریکردن لەسەر هەموو ئەم ئەرکە من باسی پشووی یاریزانەکانم بۆ کردوون پشووی یاریزان لە پێشترا 40 بۆ 45 شەو بوو لە هاوینە بەڵام ئێستا پشووەکە کەم بۆتە بۆ 15 بۆ 20 ڕۆژ ساڵانی ڕابردوو لە کۆتایی مانگی هەشت لە سیوێکی هەشت لە 28 هەشت لە 27 خولەکانی ناوخۆی دەستی پێکرد ئێستا لە 4 هەشت لە 3 خولەکان دەست پێکە هەموو تیپێ مانگێ پێشەوە ئامادەکاری دەکات و پریسیزن دەکات بۆ گەڕانەوەی یاریزانەکانی ئەو تیپانەشی کە لە تا مانگی 6 و تا ناوڕاستی مانگی 6 وە لای ڕکابەری هەڵبژاردەکان و ئەم ساڵ یۆرۆ هەبوو و کوپا ئەمریکا هەبوو یعنی بەجددی پەستانەکان زۆر زۆرن بۆیە ئەم شتانە ئاسایی بەڵام سەبارەت بە یاری ڕایۆ ڤالیکانۆ بەڵێ هێڵی بەرگری ڕیال مەدرید چ ڤاسکێز چ فران گارسیا وێرانەیەکی گەورەیان تووشی ڕیال مەدرید کردووە بەرپرسیارەتی گۆڵی یەکەم و گۆڵی دووەم لە ئەستۆی ڤاسکێسە بە دەرەجەی یەکەم و دواتریش لە ئەستۆی فران گارسیایە و یاریکردن بەرامبەر بە ڤایکانۆش لە یاریگەیەدا هەمیشە قورس بووە بەڵێ ڕیال مەدرید دوو خاڵی گرنگی لە ڕکابەرەکانی لیگە لە دەستدا بەڵام تۆ دەبێت ئەوە بزانیت ڕیال مەدرید لە سەرکەوتنی ئەتڵەنتا هاتۆتەوانێ ڕیال مەدرید لە بەردەوامی پێکانی ڤینیسیۆسا ڕیال مەدرید لە بەردەوامی پێکانی هەردوو باڵەکەی تر ڕیال مەدرید لە پێکانی لە بەردەوامی پێکانی موباپێ ڕیال مەدرید لە گەڕانەوەی کاماڤینگا هاتۆ بۆ میارێ ڕیال مەدرید یاری کۆتایی ڕیال مەدرید نازناوێکی لەبەردەستا لە مەفتەیە یەکلای باتەوە لەبەرەوە ئەو نازناوە گرنگترە تاوەی ئەم یاری لیگە خۆ دەبێت ئەم یاری لیگەش ئەنجامەکەی ڕێک کردەوە هەموو دۆخێکی لە سوودی خۆی تقریبەن برد بەڵام بینیتان حاڵەتێک کە لە کەم تەرخەمی چوامینی ئەو گۆڵی پاڵازۆن گۆڵی 3-1 تۆمار کردوانێ بۆیە شکستەکە بۆ ڕیال مەدرید بەرپرسیارەتیە بۆ ڕاهێنەر بەرپرسیارەتی وەکو کارلۆ ئەنشڵۆتی کابێ ئیشی لەسەر کام هەڵانە دووبارە نەبنەوە بۆ ڕێخستنی تیپەکەی لەوەی کە بەردەوام پشت بە ڤاسکێس و گارسیا نەبەستێ پێکەوە لە یەک یاریە بەرپرسیارەتیە نابێ خۆمان لەمانە لابێ بەڵام وەکو واقعیەت ڕیال مەدرید لە ماوەی ئەم 7 ڕۆژە دوو یاری گرنگیە بوو
یەکەمیان ئەتڵەنتا کە پەیوەندی بە چارەنووسیەوە بوو لە گەیشتن بۆ چامپیۆنز لیگ بۆ قۆناغی داهاتوو ئەم یاریی بردوێتەوە. دووەمین یاریان بردنەوەی جامی کیشۆرەکانە ڕۆژی چوارشەمە کە بەرامبەر بە پاچیوکای مەکسیکی یاری دەکات. لە لیگا مەجای قەرەبووکردنەوە هەیە چونکە تیپەکانی ڕکابەریشن خاڵ لە دەست دەدەن. هێشتا کاتێکی زۆر زۆرمەوە بۆ خاڵ لە دەستدانی زۆر. بۆیە دایم تۆ کە ئامادەکاری دەکەی ئامانجێکی گەورەتر هێتا و ئامانجەی دیکە. بەڵام وەکو پێم وتن شتیانی ئەم ئاڵوێستە لەسەرکردنەیە دەچمە سەر دێربی مانچەر. بەڵام ئەگەر کۆمنت تێگات بێت زۆر بە خێرایی وەڵامی دەدەمەوە. کاک حەسەن باسی تەواوی ئاست ناجێگیری تیپەکانم کرد لە تاوایان بەرنامەیەم بیسخولەکە باسی ئاز ناجێگیری تیپەکانم کرد. ئەمە پەیوەندی بەوەیە. هۆکار چییە؟ ئارسیناڵ ئارتیتا دەرناکەن. هۆکارەوەیە کە سەرەتای وەرز دەست پێ دەکەن بۆ نموناڵێن ئەمڕۆ 1/1/2024 سیرەکەن ئارسناڵ بۆ نمونە ئەم ساڵ دەبێت 6 ملیۆن پاوەند سەرفکات کە ئەڵێن ئەمڕۆ سیوێکی 12 سیرەکەن 90 ملیۆن پاوەند هاتۆتە ناو کاریگەڕی ئەرسناڵەوە. واتە ئەم تیپە لە وەرزی ئەم ساڵە 30 ملیۆن پاوەند قازانجی کردووە. بۆ ئارتیتا لە پۆستەکەی خۆی بەرداوامە بێت چونکە سەرۆکاتی یانەکان لەسەرم بنەمایە زیاتر کارەکەن کەمیانەیە لە سەرنجام یاریکەن. کاگاکۆڵێ سەرنجێکم لەسەر لیڤەر پرسیارێکم لەسەر ڕیا باشە بۆچی باسی کێشە دەکرێت لە ئاستی پینتۆس و پێکانی یاریزانانی ڕیاڵ و توانە جستی یاریزانگەر کێشەیە بۆ چارەسەر ناکرێت تاکەی زۆر ڕۆشتیە خولی و یاریەکان لەسەر لیڤەریش ڕاستی تیپی نازناوە چونکە دوو جار دواکەوت بە ئەنجام. طبعا من لەسەر لیڤەرپوڵ ئەمێ هەرە قسێتان پێ وڵام ئەگەر خۆت تی بوویت ئەگەر خۆت یاریزانەکانت ئەکتیڤ بوون ئەگەر خۆت تیپێکی لێوەشاوە بووی کارامە بووی لێهاتوو بووی هەر قسەکردن نەبووی لە خولێکی حەبەوە بە لێکووی چاکارتێکی سووریاوە لیڤەرپوڵ لە خولێکی حەبەوە بەدە یاریزانەوە یاری کردووە. گۆڵی یەکسانبوونەوەی هێناوە زۆر نزیک بوو لە گۆڵی دووەم کە هەمووتان بڕۆن سێ یاریەکەن و خۆتان شاتی بن. گۆڵی دووبەیەکی لەسەر تۆمار کراوە گۆڵی یەکسانبوون هێناوەتەوە هەر هەوڵی داوەتەوە بۆ گۆڵی سێم. لەبەری تیپێکی تەندروستە و تیپێکە پەرفێکتە کارامەیە و تیپێکە هەوڵ دەدات. ئەمە لەسەر لیڤەرپوڵ شتێکی وازەحە. لەسەر دۆخی پێکانی یاریزانەکانیش کاگاکۆ پێنتۆس لەگەڵ ئەم زوو دەست پێکردن و ینی درەنگ تەواوبوون و زوو دەست پێکردن ڕەنگە نەیتوانی بە باشی یاریزانەکان ئامادەکە. بەڵام بۆ ساڵی داهاتوو تیپەکان مامەڵێکی تەندروست و تەندروستتر لەگەڵ پێگاندنی یاریزانەکانەکەن. کاکە کازیان ئەڵێ سیمۆنی قەت کاس ناباتەوە. کاک جوتیار ئەڵێ مەرز نییە هەمیشە یارمەتی ڕیاڵ مەدرید بدێت هەمیشە ناقی بەرامبەر ڕکابەرەکەی دەکرێت نەوەڵاوی تۆش مەرز نییە کوا شەوی ڕابردوو چ ناقیە بەرامبەر بە ڕیاڵ ڤالیکانۆکە ئەگەر تۆ قەپچیتە سەر قەزێ ناقی شەوی ڕابردوو ناقی زۆر بەرامبەر بە ڕیاڵ مەدرید کا لەوەی هەموو کارتە نەیرا وەرزی ڕابردوو دەکە ڕەتیش لەم بەرنامەوەتمەوە یاری ئەلمیریا گەورەت ئەسڵەن وەرزی ڕابردووی یعنی گەورەترین ناحەقی زوڵم لێکراوترین تیمیانی ئەلمیریا بوو. ناحەقیکی گەورەی لە ناو یاریگای سانتیاگۆ بەرنابێ و بەرامبەر کرا وەکو ڕیاڵ مەدرید وەکوی کە بەرامبەری بێ بەس ئەلمیریا لەبەرەوەی بەجددی ئەو یاریە ینی داوەرێکی زۆر بێویژدان یارەکەی بەڕێوە برد. ئێمە بەشتە حەقەکان ئەڵێن حەق. کاک محەممەد ئەڵێ کاک محەممەد بە ویژدانەوە بڕێر بدەین حەکەم باش نەبوو بەڵام ڕیاڵ مەدریدیش نابێ شتەکان باتە دەستخەدەر. نا من خۆی ساڵ سەنگاندنی کۆتایم نەکردو من هەڵسەنگاندنیش بۆ حەکەم ناکەم بەس من بای کۆ گشتی مولەخەسەکانەکەم. تیکی تاکاجیان ئەڵێ جارێ پێوەرنی هەمیشە یارمەتی ڕیاڵ دراوە بە قسە بڵێ بە قسە بڵێ بەڵام بە بەڵگە نەخێر. ئەزانی بەڵگە چییە؟ بەڵگەوەی وەکو یوڤی دابەزێنڕی بەڵگەوەی وەکو مانچەسیتی سەڵسی کەیسل لەسەر بە بەڵگەوەی دەیڤد کوکی حەکەم دوور بخرێتەوە. ئەمانە بەڵگەن ئەمانە بەڵگەن بەڵگە و کەیسەیەکە لەسەر بەرشلۆنە دروستکرا. تو چۆن بەڵگانە کۆکەرەوە قسە واز لێبێنن بە قسە هیچ ناکرێ بە قسە هیچی ڕاز نییە قسەم و کەس پێوێرە کوا ئێمە بەمانە قسەکەین بە دەلیل قسەکەین. من حەزم لە قسەکردنی خۆم نییە حەزم لە دەلیلە هەر شتێ بڵێم بە بەڵگەیڵم هەر شتێ بڵێم نمونەم هەیە هەر شتێ بڵێم یعنی هەموو شتەکان لەبەر چاو ئەڵێم ئەمە کاکە ئەوە بە بجۆرە بوو تۆش تەنها قسەت بەدەستوێ دەبەخوام لەسەر بنەمای قسەیش ناکەم.
کاغالیە لە یاریکردنی ڤاسکێس کێشەی گەورەی بۆ ڕیاڵ دروست کردووە. یەک ساعتە باسیەوەکەم کە بۆچی تیپەکان وایان لێهاتووە. کاک محەممەد دەڵێ ڕیاڵ بۆ هەوڵنادات مەنزومەی دیفاعی ڕێبکاتەوە لە بەرەوەی پێگاتی تەواوی لە بەردەست نییە. کاگیوا لە کاتێکی ترا باسی چێلسیەکەین بە تایبەت حەسە جامە و خۆیان من ئەم کۆمنتانە و نەمەڵاماوەتەوانێ وازی لێنم لەبەرەوە تۆ خۆت بخوێنەرەوانێ بڕۆ ئامارەکان وەرگێرەوانێ خۆت وەڵامی خۆت وەرەگری. هێڵی بەرگری ڕیاڵ وێرانە. جا تاوانەمە بەشێکی زۆر هەنەڵێن چیلۆتی بۆ دەرفەت نایە بە ئاردا گولەر. ئەوە سێ-چوار یاری ئاردا گولەر سەرەکیە لە ڕیاڵ مەدریدا. بڕۆمزانن چی یاریزانی ڕێتینگی یاریکردنی بەقی ئاردا گولەر خراپ. ئەوێ ئەندریگە ساسکا لەسەر حسابی مباپی بەڕاستی کۆمەڵی قسەیەکرێ ینی ئەگەر لە شوێنی تر لە ستۆدیۆیەکی بەناوبانگە لە شوێنە گەورەکانە ئەو قسانە بکە ڕەنگە هەر ئەم قسانەی کە کورد ئەیکا یام ڕەخنانەی کە کورد دەیگرێ نەمارکە ئەتوانێ بیکە نە ئاسە توانێت نە لاگازی تازانێ نە سکایە توانێ بیکە نە شیکەرەوەکانی هێنری و بۆ نە شیکەرەوەکانی بیەنسپۆر دەتوانن بیکەن نە شیکەرەوەکانی سکایە توانن بیکەن نە شیکەرەوەکانی یارەکانی چامپیۆنزیک تەنانەت میکە ڕیچاردز و کالاگەر وانیش کە هەر بە فشقیات ستۆدیۆکان بەڕێوە بن ئەم ڕەخنانە ناگرن کە کوردەیگرێ. کاکە کە تۆ ڕەخنەیەگەگری کە تۆ داتایەگەی بڕۆ سیرێکی جیان کە بزانە و ڕقەمانە هەیە. بەرحاڵ ئەمڕۆ دێربی مانچستەرمانەیە یاریکی زۆر زۆر گرنگ لە نێوان پپ گواردیۆلا و ڕۆبن ئامۆریم کە پەیوەستە بە یعنی دێربی دوو تیپی بریندار دوو تیپی ڕووخاو دوو تیپی سەر لێ شێواوی وەرزی ئەم ساڵ. من بڕوام وایە ئەگەر گواردیۆلا گەڕانەوەی مانچستەر سیتیەوێ ئەگەر گواردیۆلا هەستانەوەی مانچستەر سیتیەوێ دێربی دەرگایەکی باشە کە تۆ بڕۆیتە ئەم دەرگایەوانێ و بە سەرکەوتوی لێەوەی بیتە دەر لەبەروی بۆ هێشتا کواڵیتی یاریزانەکانی سیتی یاریزانی لێهاتوون هێشتا گواردیۆلایەکێک لە باشترین ڕانەرەکانی مێژووی تۆپی پێ هێشتا گواردیۆلا وزە و توانای ئەوەی هەیە مانچستەر سیتی ڕێک بخاتەوە. بۆیە ئەکرێ دەرگایەک لە دەرگایان لە دەرگایەک فەرقی بێت تا دەرگایەکی تر و بە تایبەتی دێربی مانچستەر بۆ مانچستەر سیتی هەر زۆر زۆر گرنگە چونکە بۆ پەیوەستە بە گەڕانەوەی جڵەوی سەرکەوتن بۆ ئەم تیپە گەڕانەوەی هێز بۆ ئەم تیپە چونکە سیتی هێشتا تیپەکەی لە توانایدا ڕیانی کواڵیتی یاریزانەکانی لێ ڕادەبینە کە ڕکابەری بکە. بۆیە ئەگەر دێربی مانچستەر لە سوودی سیتی نەبێ سیتی شکستی تیاوێنێ بڕوا بکەن کەوتنی ئەمساڵی سیتی و شکستەکان بەردامی دەبێت و دووریژ نییە گواردیۆلا لەوەش پاشگەز بێتەوە کە بۆ 2 ساڵ گرێبەستەکەی نوێ کردێتەوە چونکە زۆر باشکرا دوێنە لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە وتی هێشتا یاریزانەکانم بە شەوق و ڕەوقەوە یاریم بۆتە یان شەوق و ڕەونەقەوە یاریم بۆ دەکەن لەوەی کە حەزێکی زۆریان هەیە بۆ یاریکردن و هەچ کات زانیم کە ئەوانە و حەزیان نەماوە ئەو کاتە من دەستبەرداری ڕانەراتی مانچستەر سیتیە بم لەبەرەوە بزانە مەواقع ئەوازاکە لە مانچستەر سیتی. بۆیە دێربی مانچستەر دەرگایەکی گەورەیە بۆ گەڕانەوەی سیتی بۆ گەڕانەوەی بۆ نێو ململانێ و بۆ گەڕانەوەی بۆ نێو چێبڕچیەکان بە تایبەتی دوای یەک سامونەکەی لیڤەرپوڵ و ئارسناڵ هێندەی دیکە دەرفەتە لە بەردەم سیتی لە هەمان کادا مانچستەرتیش پێویستێکی زۆری بە سەرکەوتنە لەو یاریە. کاک کاروان من پێم وانیە مانچستەر لە معادلەی ڕکابەریکردنی خولاما بێ بەڵام خول دوور و درێژە خاڵێکی زۆر لە دەستەدرێ بەڵام کە ئەڵێم لە معادلەکەیان نییە هیچ نازناوی لە ئێستەیەک لا نابێتەوە لەوەی ئاڵم لە معادلەکەیە نییە لە بەروی پێشببینی ناکەم لیڤەرپوڵ ئەو نەخاڵ لە دەستدا یاخود چێلسی ئەو نەخاڵی دیکە لە دەستدا. خواتان هەیە.